داواکاری سەرەکی ئێمە پێدانی دەرماڵەیە دەرماڵە حەقی خۆمانە بەڕاستی ناکرێت حکوومەت کاتێ بیەوە بیدار کاتێ نێوێنەیدا ئێمە یەک مانگە لە ساڵی خوێنینە داوامان کردو تازە دەرماڵی مانگی 6 ساڵ ڕابردومان بەنیوەی بە لێبڕینەوە پێدەدەن بەڕاستی مە قبوڵی ناکەین بەرداوام دەمین تاو کاتەی جوابێکی تەواو وەردەگرین. داواکاری چەند داواکاریێکمان هەیە بەڵام داواکاری سەرەکی ئێمە دەرماڵەیە کە لایەنە پەیوەندیدارەکان جوابی ئێمە نادەنەوە چەند مانگێک جارێک دەرماڵەمان پێدەن کە مافی خۆمانە ئەو دەرماڵی پێشمان دراوە بە نیوەی پێمان دراوە ئێمە خوێندکاری دەرەوەی شارین لە بری 6,000مان پێ بدرێت 34,000مان پێدراوە آخر ئەوە کەی مافی ڕەوایە دەمانهەوێ یعنی مافی خۆمان بەدەستبێنین و لە کاتی خۆیدا دەرماڵە وەرگرین و هەروە تەواویش بێ نەک بەنیوەی بێ. بۆ ئەم ساڵی خوێندن هیچ دەنگ و باسێک نییە بۆ دابشکردنی دەرماڵە بۆیە ئێمە ژوو خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین بڕیارماندا بە دەستپێکردنەوەی خۆپیشاندانەکان و بایکۆتکردنی هۆنکانی خوێندن ئەمەش لە حاڵەتی ئەو پەڕی ناچاریدا بووە کۆتا بڕیارمان بوو دوای ئەوەی کەوا لەلایەنی پەیوەندیدار بێ ئومێد بووین و بۆ ئەم ساڵی خوێندن داوا دەکەین کەوا دەرماڵە بکرێت بە یاساییەوە بۆ سەردەم ساڵەکانی خوێندن بێت نەوەکو تەنها بۆ یەک ساڵی خوێندن بڕیاری لەسەر بدرێت وە بڕی پارەی دەرماڵە زیاد بکرێت بە شێوەیەک 6,000 بە خوێندکارانی ناو شار و 100,000 بە خوێندکارانی دەرەوەی شار و هەروایەک لە هۆکارەکان گرنگەکان کەوا کێشەی بە خوێندکاران دروست کرد ئەوە بکەوە مانگی شەشی ئەم ساڵی ڕابردووی دەرمانکەوا دابش کرا بە لێبڕینەوە بووکەواژ نیگرانیکی زۆری دروست کرد بۆیە ئەمڕۆ خۆپیشاندانەکانمان هێنا بەردەم گەنجینەی ڕاپەڕین بۆ گەڕانەوەی ئەو نیوە دەرماڵکەوا لێمان بڕابوو بە خۆشحاڵیەوە بڕیار دراکەوە ئەو نیوەی کەوا بڕابوو بەمان سەر بکرێتەوە